یەکەم خاڵ کە بەختەوەری خێزان دروست دەکا ئەوەیە تۆ کاتێک کە دەتەوێت ژن بینی یان خوشکێک دەیەوێت مرد بکە ڕۆژێک لە ڕۆژان دانیشتووە دەدەقە فکر لە خۆی بکاتەوە بابا ئەمن لۆژ نێدەینم ئەرێ خوشتی بەڕێز ئەتوو کە مێردەکەی دەدەقە لەگە ژیانی خۆت دانیشتی لەگەڵ خۆت دانیشتی گفتوگۆیەک بکێ ئەرێ بابا ئەمن لۆ مێردەکەم ئەخە جوابی ئەو پرسیارە مەسیری بەختەوەری تو تحقیق دەکاتن ئەتوو دەبێ بزانی برای عەزیزم بۆشم دەینی خوشتی گەورەم کە مێردەکەی بۆ مێردەکەی ئەخە ئەگەر هەدەفت دیار نەبی چۆن بە دوو شتێکی وێڵ دەکەوی پشتی وێڵ سەرگەردانت دەکا دێکەواتە دەبی یەکەمین شت پێش هەموو شتێک ئەتوو هەدەفێکی ڕوون و ئاشکرات هەبی لەو پرۆسەی کە دەستی پێ دەکەی کە پرۆسەی خێزان پرۆسەیەکی قورسە پڕ مەسئولیەتە پڕ ماندووبوون و هیممەتە ئەو پرۆسە گەورەیە بەبێ هەدەف کو دەبی ئێستا پێتا بڵێم کاکە ئەو مامۆستای بەرز ئەو قاتە جلت بۆ کردووە سەد حکمەتی ئەو قاتە جلم بۆ باز دەکا خوشی گەورەم ئەو سەرپۆشت بۆ لەسەر کردووە بیسی حکمەتی سەرپۆشم بۆ باز دەکەی باشە ئەدی ئەو پرۆسە گەورەیە ئەو خێزانداریە نابی حکمەت و هەدەفێکی هەبی نابی ئەتوو شتێک هەبی کە لە پێناویدا ئەو پرۆسەی ئەنجام دەدەی جا زۆر گرینگە پێش هەموو شتێک ئێمە بەڕاستی تحدیدی هەدەفی خۆمان بکەین لە ژنهینانمان یاخۆ ئەو خوشکانە لە مێردکردنیاندا چکە ئەگەر بێست و ئەو هەدەفە دروست نەبی ئەتوو بەڕێیەکی دروستدا ناڕۆی ئەمما ئەگەر هەدەفەکەت دروست بوو بەڕاستی ئەو ڕێی پێدا دەڕۆی دروستە لۆ چکە ئەو هەدەفەی کە دادناوە لە بۆی بچی ڕێک ئەو هەدەفەیە کە ژیانی بەختەوەردەکە کە خێزانی تو بەختەوەردەکە جا بۆیە بەڕاستی هەموو برایەکمان هەموو خوشکێکمان پێش هەموو شتێک دەبی هەدەفی ژنهینان و مێردکردنی لە ناو مێشتیدا هەبی دەبڕۆی بزانی بەرەو چ ئاقارێک و بەرەو ئاڵستەیەک دەڕوە و ئەو هەدەفەی کە هەیتە دەبی هەدەفەکە شتێکی گەورە بی نەک شتێکی تافیه و بچووک بیتن حیفە برێ وەڵا ئەمن لۆیش نێدەینە مامۆستا کورە بێزار بووم لە ماڵێ لە تەنیایی وەڵای لۆی حەزم لێیە شەریکەکی ژیان پەیدا بکەم ئەوە هیچ نییەوە یان خوشکێک برێ وەڵای مامۆستا مردم لەمارەیاندی ئیشێ بکەم وەڵا لەبەر داکەم هەردێم برام لەبەر خوشک و براشدەکانم هەردێم هەم دێنەوە ماڵێ هەموو ڕۆژێ خوشکەکەم دێتەوە هەموو ڕۆژێ براشتم دێتەوە مردم لە من دەستیان لە خۆم دەسم مێردەکەم ئیسرحات دەکەم هەمیش وەکی وان لەگە مێرد و ماڵ و منداڵی خۆم دێمەوە ماری بام ئەوە هەراتنە ئەوە هەراتنە لە مەسئولیەت ئەوە هەدەفی بی قەت بەختەوەر نابی ئیتر زۆر هەدەفی بچووک و کەمان کە ئینسان لە ناو دڵ و زەین و فکریدا ئەوانە دەکاتە هەدەفی مێردکردن بەڵام حەقیقەتەن ئەوانە هەدەف نین لۆی بۆی بزانی هەدەفی حەقیقی ئەوەیە یەکەمین شت کە ئەتوو بەڕاستی خێزانێکی بەختەوەر و خۆشگوزەران و ڕێکوپێک دروستکەی لە ناو مێشکتدا دوو دەبی جیلێک پەروەردە بکەم ئەو مرۆڤایەتە لە بندەستی ئیسرحات کات کۆ دایکانی ئێمە خوشکانی بەڕێزی پێشینێ ئێمە بەڕاستی کاتێک کە مێردیان دەکرد یەکەمین هەدەف بوو منداڵێک پەروەردە بکە سەری داکوبابی برنکە سەری ئەو میلەتە برنکە سەری ئیسلامیش برنکە زانە ئەم هەدەفە جوانەی لۆیە منداڵەکانی هەموو قیادە دەردەچوون هەموو مەرد دەردەچوون هەمووی ڕێک دەردەچوون هەمووی نەجیب زادە دەردەچوون ئەمن بۆیە ژنێ دەینم ئەو برا بەڕێزە فکر دەکاتەوە لەوەی محەسەن بم لەوەی پاک و بێگەر بم قەت چاوم بە ڕێکی تەمەشای هیچ کەسێک نەکە خوشکێکیش کە مێردەکە بۆی دوور بێ لە هەموو شتێک و شتێکی ناڕێک بۆیە من مێردەکەم دەیکەواتە دەبی تۆ هەدەفە گەورە و عالیەکان کە خوای گەورە کردیتە حیکمەتی زەواج ئەوان هەدەفت بی بۆ یەکەم بناغەی سەعادەتت بە دروستی بە ڕێک و پێچی لابنی ئەوە یەک دووەم دەبی بزانی هەر کەسێک کە پرۆسەی زەواج دروست دەکا بزانی مەسئولیەتە هەم مەسئولیەتی دنیایە هەم مەسئولیەتی قیامەتە ئەلەو ڕۆژەی مامۆستایەکی بەڕێژی وەسی مامۆستا دائمی دێ ئەو کچ و کوڕەی لە یەکتر مارە دەکە ئەلەو لەحەزەیەڕە ئەو دوانە بەرپرسیاری خوا و قیامەتن ئەلەو لەحەزەیڕە ئەلەو لەحەزەیڕە ئەو برا بەڕێزەمان پرسیاری لە قیامەت لێ دەکرێت لە پرسیاری لە شەرەفی لە ناموسی لە نوێژی ئەو ئافرەتەی لە حیجابی ئەو ئافرەتەی لە هەڵس و کەوتی ئەو ئافرەتەی لە قسە و باسی ئەو ئافرەتەی هەمووی لە پیاوەی دەکرێت و دەبێ ئەو خوشکەش بڕێ بزانیتن لە قیامەتدا لە هەموو کەم و کورتێکی ئەو پیاوەی لە قیامەتێ لەو ژنەی دەپرسرێتەوە دەکەواتە دەبێ بزانی برایانی عەزیزم خوشکانی بەڕێزم ژنهینان مێردکردن مەسئولیەتە
هەر ئەوە نییە ئەم وەڵاش نێدەین بۆچی فلیمە تورکیەکان لەگە مێردەکەم پیاسەی دەکەم و دەستمە بە تامی و دێمە ئەوە چیاوە ئەوە خەیاڵ پڵاوە بۆمان دروست دەکەن ئەمە دەبی مەسئول بین بەرامبەر ئەو عەقڵ زەواجەی کە دەیکەین بۆی خوای گەورە ئەفەرمێ وەئەخەذنە منکم میثاقا غەلیظا هۆ کچەکان هۆ کوڕەکان ئێمە لە ئێوەدا پەیمانێکی زۆر پتەومان ئێوە وەرگرتووە کو ئەو پەیمانە کو ئەو پەیمانە چی هەز دەکا بەو پەیمانە ئایا کاتێک کە دەستی لە ناو دەستی خەزورت دەنەی ئەو وعد و پەیمانەی لەگەر دەبەستی کە ئەو شەرەفە ئەو ناموسە ئەو کەرامەتە ئەو کائینە ئەو خانمە بپارێزی فکری وا دەکەیتەوە یان ئەو خوشکە بەڕێزە کاتێکەوە مامۆستا ئیجازەی زەواجەکەی لێ وەردەگری و باوکی یان کەسێکی لێ دەکاتەوە چین ئەلەو لەحەزەدا فکر دەکاتەوە کە لە ڕۆژی قیامەتدا بەرپرسیارە بەرامبەر خوای گەورە لە هەموو شتێکی ئەو مێردەی ئەو گەختی ئەتوو بەرەو سەعادەت دەچی ئەگەر بزانی بەڕاستی ژنهێنان مەسئولیەتە ئەگەر بزانی بەڕاستی مێردکردن مەسئولیەتە ئەخە خوارەوە ژنهێنان و مێردکرد هەر ئەوە نییە ئەمە بچین بژین و منداڵمان ببیجە ئەو منداڵە سەری بە قەبری بابی کو گەورە دەبی کو گەورە نابیشتوان نییە ئەو منداڵانە هەموو بەرپرسیارن ئێمە لە بەرامبەریان لە ڕۆژی قیامەت ئەو منداڵە پەروەردەکردنیان قسەکردنیان هەستانیان دانیشتنیان هەمووی مەسئولیەتی داک و بابە جا بەڕاستی ئێمە ئەگەر زانیمان پرۆسەی زەواج هەر هەمووی مەسئولیەتە لەگەر ئاستی مەسئولیەکان دەزولەینەوە لەسەر ئاستی مەسئولیەت دەزولەینەوە هەست بە مەسئولیەت دەکەین هەست دەکەین کەوە بەڕاستی پرسیاری لێیە قیامەتی هەیە پرسیارمان لێ دەکرێت بۆیە زۆر بە گرانی زۆر بە ماقولی زۆر بە ڕێک و پێچی تەعامل لەگەر ئەو مەسئولیەتەی دەکەین جا بەڕاستی یەک دووەم بنەمای بەختەوەری خێزان ئەوەی دەبی بزانن چ مێردکردن و چ ژنهێنان مەسئولیەتەکە هەم لە دونیایش هەم لە قیامەتیش سێم بنەمای بەختەوەری و سەعادەتی خێزان ئەوەیە کاتێک کە قسمەتت هەستا و مێردت بە کەسێک کرد یاخود برایەک خوای گەورە قسمەتی هەستاند و خانمێکی بە قسمەت کرد ئیتر تەواو دەبی ڕازی بێ بەو قسمەتی خوای گەورە ڕازی بێ ڕازی بوون بەو قسمەتە ڕازی بوون بەو قەدەرەی خوای گەورە سەتانوهەتی ئارامی دڵ و ڕوحەکان دەدا بەڵام ئەتوو لە خەیاڵی خۆت پیاوەکی ئەفسوناوی لە مێشتی خۆت ڕسم کردووە کاتێک کە مێر دەکەی وەڵاو پیاوە دەرنەچوو ئەو زەوەرە قەلەق و پەلەق بە هەتا تو ژیان دەبێت سەرێ ئەو ڕۆژانە کو تەواو دەبن ئەو شەوانە کو ئاودی و دەبن ئەتۆ هەموو قەلەق بی یان کوڕێک لە مێشتی خۆیدا خانمێکی تەسویر کردو ئاوابی 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 باو نوکتەشتان لۆ بگێڕەوە زارێکی برادەرێکم گوتی مامۆستا وەڵا ئەگەر پێ دەکرێت خانمەکەم لۆ ببینەوە وتم بە سەر چاوان وتم چ شەرتت هەیە هەر شەرتی ژمارد هەر شەرتی ژمارد دێ دوو سێ پێنج پازدە تم وەڵای ئەگەر کچی خومانی لە بۆ بینمەکەن ئەو کچە نییە لاسەر عاردی ئەوە دە چێ بینم ئەمە من ئەو هەموو مواسەفاتی هەبیتن جا سوبحان الله یعنی کوڕێک کە لە مێشتی خۆی تەسویری ئافرەتێک دەکە کاتێک کە دەیهینی دەبینی وا دەرناسی ژیانی دەبتە قرت و فرد دەبتە قەلەقی دەبتە نەئارامیشتی ئەوان نییە بەڕاستی کە ئەتوو قسمەتت هەستا ئیتر ڕازی بە بەو قسمەتی کە ڕازی بووی بەڕاستی دڵت ئارام دەبێت بەڕاستی دڵت مرتاح دەبێت چکە سوبحان الله ما احتراماتم لە بۆ ڕووی ئەو خوشکانە دەڵێم زۆری ئەوانەی کە تووشی خیانەتی زەوجی دەبن لە نوقتەی یەکەم ڕازی نەبووە بە مێردەکەی سوبحان الله یان ئەو کوڕە گەنجەی کە تووشی خیانەت دەبی لە گەشتنەکەی نوقتەی یەکەم ژنەکەی بە دلی خۆی نەهینایە ئەوە زۆر خەتەرە کاکە ڕازی بە الحەمدولله مادام خوای گەورە قەدەری وابوو ئەو پیاوەت بە قسمەت بێ مادام خوا قەدەری وابوو ئەو ئافرەتت بە قسمەت بێ ڕازی بە بەو قسمەتێ وەڵڵاهی ئارام دەبی ئەلێرە سەعادەتەکە دەست پێ دەکات ئەبوو عوثمانی سەمەرقەندی هەیە پیاوێکی ساڵح بۆ وەختی خۆی ڕەحمەتی خوای دەبی لێی دەپرسم قوربان چ عەمەلێکت هەیە بەو عنی ڕەزاد وەبی خوای گەورە بەو عەمەلەی لێت خۆش بی تی وەڵڵاهی یەک عەمەلم هەیە زۆر ڕەزام وایە خوای گەورە بەوە لێم خۆش بی گوتیان چییە گوتی پێش 20 ساڵ پێش ئێستا فەقێ بووم دەرسم دەخوێن ئافرەتێک لە کن ماڵمان تووشم بوو ئافرەتی پێشتر هەموو حیجاب بوو گوتی ئەبوو عوثمان لۆ نایەی بمهینی خێرت دەگاتی ئەمش ئافرەتەکەم وەڵڵاهی دەمەوێت پارێزراو بم دەمەوێت محەسەنە بم وەرە ئەبوو عوثمان مردی خوای بەداخوازیم بکە ئەمی گوتم چێ گوتی ئەم کچی فلانیمە تووەڵە چوومەوە ماڵێ گوتم بابە ودایە ئافرەتێکم دیتەوە گوتیان باشە بەدڵتە بەڵد وەڵڵا گوتی نەمدیتم وەڵا چوین داخوازیمان کرد و گۆستیانەوە گوتی ڕۆژی بوچینی کە لە بۆیانی ئینام یا رب العالمین ئەوە چییە یەکەمیشی دەموچاوی هەموو خریکە پرچێکی گروازەی زۆر ناشیرن ئەشەلیش
طبعا قلتي والله زۆر ناخۆش بوو لە بۆ من بەڵام ئەلەو لەحزەی بڕیارەمدا وتم خوای ڕازیمە واللهی بە قەدەری تو ڕازیمە وتی واللهی 15 ساڵی لەگە ژیان 15 ساڵی ئەوەندە دڵی نەشکاندم واللهی 15 ساڵی لەگە ژیان پێم نەگۆت ناشیرنی پێم نەگۆت دەم و چاوە لەوە پێم نەگۆت لۆ دەشەری پێم نەگۆت لۆ فێڵە لێ کردم مادەم ناشیرم بوو لۆ دڵی منت برد واللهی پێم نەگۆت هەتا ئەو ڕۆژی بەخۆم لەناو قەبرمنا تی ئەگەر خوا بەو عەمەلەم لێ خۆش بی زەخۆشکانی بەڕێزم برایانی عەزیزم شەرت نییە ئەوەی ئەتوو لە دوو دەگەڕێ کتومەت ئەوبی لە ناو دڵت بی شەرت نییە بابی خۆم شەرت نییە دەیکەواتە ڕازی بە بەو قسمەتەی کە خوا بۆی داوی کە ڕازی بووی واللهی دڵت ئارام دەبی واللهی بەختەوەر دەبی واللهی هەست بە خۆشی دەکەی ئەمما ئەتوو بڵێ والله ئەوم نەدەویست ئەو لۆ بە قسمەتم ئەوم نەمزانی وها دەردەچی داچی ئەوها بوو خوشی ئەوها بوو لۆ بەخۆی ئەوا دەرنەچوو ئەو هەموو تێکەولێکە و تەکبیرە ژیانت تاڵ دەکات خوشی من والله ژیانت ئیبادە دەکە برای عەزیزم والله ئەو فکرکردنەوە ژیانت ئیبادە دەکە دێکەواتە خاڵی سێیەمی ئەساسی بەختەوەری خێزانیەوە ڕازی بە بۆ قسمەت و نسیبەی کایەتت کە ڕازی بووی قەت شەیتان ناتوانانی فێڵە لێ بکە قەت شەیتان ڕۆژێک ناتوانی خلیسکت پێ بە لۆسکۆ بە قەدەری خوای گەورە ڕازی بوو